کۆبوونەوەی هەیئەتی کۆمەڵە لەگەڵ سکرتێری نێودەوڵەتی پارتی سوسیالیستی بێلژیک. ڕۆژی چوارشەممە ڕێکەوتی 19 نوامبری 2014 هەیئەتی کۆمەڵە هاوڕێیان کەیوان فەرامەرزی ئەندامی کومیتەی پەیوەندیە نێونەتەوەیەکانی کۆمەڵە و تەوار مودەڕەسی بەرپرسی ڕێکخراوەی کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵات لە سوئید لەگەڵ بەڕێزان ژێلس مایۆ سکرتێری نێودەوڵەتی پارتی سوسیالیستی بێلژیک و خانمی ئارینە فۆنتیلە ڕاوێژکاری کاروباری یەکێتی ئوروپا لە دەفتەری پارتی سوسیالیست لە شاری بڕۆکسێل کۆبوونەوەیان ئەنجامدا پاش باس و لێدوان لەسەر دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەتایبەت هێرشی نامرۆڤانەی تەرۆریستانی داعش بۆ کوردستان ئاماژەی بە پێویستی و گرنگی پشتیوانی سوسیالیستەکان بە تایبەتی پارتی سوسیالیستی بێلژیک لە پێناو داکۆکی مادی و معنەوی بۆ خەڵکی کوردستان کرا. هاوکاری هەردوو لایەن واتە کۆمەڵە و پارتی سوسیالیستی بێلژیک بابەتێکی تری کۆبوونەوەکە بوو کە باسی لەسەر کرا. بڕیار وایە هەریەک لە ڕێکخراوەکانی ژنان و لاوانی کۆمەڵە لە داهاتوویەکی نزیکدا چالاکی هاوبەش لەگەڵ ئۆرگانی پەیوەندیداری پارتی سوسیالیستی بێلژیک بەڕێوەبەرن. هەروەها کاتژێریەکی پاژنیۆڕۆ هەیئەتی کۆمەڵە لەگەڵ خانمی مەڕایچە سخاکە ئەندامی کمیسیۆنی دەرەوەی وڵات لە پەرلەمانی یەکێتی ئوروپا هاوکات ئەندامی کمیسیۆنی مافی مرۆڤ و بەرپرسی پەیوەندیەکانی کومیتەی ئێران لە پەرلەمانی ئوروپا کۆبوونەوەیەکیان ئەنجامدا. سەرەتا راپۆرتی دۆخی مافی مرۆڤی ساڵی 2014 کوردستانی ڕۆژهەڵات کە لەلایەن هەیئەتی کۆمەڵەوە ئامادەکرابوو خرایە بەردەستی خانمی سخاکە. لە راپۆرتەکەدا ئاماژەکرابوو بە زۆربەی پێشلکاریەکانی مافی مرۆڤ لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە دژ بە نەتەوەی کورد کراوە. بۆ نمونە لیستی زیندانیانی سیاسی و مەدەنی کورد، لیستی ئەو کەسانەی کەوا بە ناڕەوا حکومی ئەدامیان بەسەردا سەپاوە و دەیان نمونەی دیکەی پێشلکاری مافی مرۆڤ لە راپۆرتەکەدا بەرجەستە کرابوونەوە پاش پێشکەشکردنی زانیاری لەسەر ئێران و بەتایبەت کوردستان و گۆڕینەوەی بیرروڕا لە هەمبەری کێشەکانی ناوچەکە لەلایەن هاوڕێیانی کۆمەڵە داواکرا کە داخوازیەکانی کۆمەڵە سەبارەت بە کێشەی کورد بۆ تاوتێکردن بدرێنە کاربەدەستانی پەیوەندیدار بم پرسەوە و بخرێنە ناو ئاجیندەی کەیسی ئێرانەوە لە کومیتەی ئێراندا. شایانی باساک لە کۆبوونەوەکەیدا گرفتی چالاکوانانی مافی مرۆڤ و ڕۆژنامەنووسان هاتنە بەرباس و جەخت کرایەوە لەسەر بێتاوانی بنکراوانی وەک عەدنان حەسەنپور، خۆسرە و مەسعود کورتپور و سدیق کەبودوان وەک سەرجەم ڕۆژنامەنووسان و چالاکوانانی مافی مرۆڤ کاتژێر 5 ئێوارەی هەمان ڕۆژ هەیئەتی کۆمەڵە لە پەرلەمانی ئوروپا بەشداری کۆنفرانسەکەیان کرد لە ژێرناوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کوردی ئیزەدی. کۆنفرانسەکە لەلایەن هەیئەتی سوسیال دیموکراتەکان لە پەرلەمانی یەکێتی ئوروپا، خانمی ئانا، فیدراسیۆنی کۆمەڵی ئیزەدیەکان و ئەنستیتوی کورد لە بروکسێل گۆمس هەدەپا ڕێکخرابوو. کۆنفرانسەکە بە قسەکانی خانمی ئانا گۆمس دەستی پێکرد پاش باسێک لەسەر دۆخی ئیزەدیەکان و کردەوەی داعش ئاماژەی بەوە کرد کە دینی ئیزەدیەکان کۆنترین دینی میزۆپۆتامیایە و دەبێ ئیزەدیەکان ببن بە خاوەنی ناسنامەی خۆیان لەو کۆنفرانسەدا کە پێکاتبوو لە 2 پانێل چەندین کەسایەتی و سیاسەدوان و تاریخۆیان پێشکەش کرد. یوسف یۆن هۆڵدرز لە گروپی سوسیال دیموکراتەکان لە پەرلەمانی یەکێتی ئوروپا و هاوکات ئەندامی کومیتەی ئێران پێشکەشکاری کۆنفرانسەکەی لە ئەستۆ بوو. بەڕێز ئەیوب دوورو ئاماژەی بەوەدا کە حکوومەتی تورکیا لەسەر نوێنەری هەدەپە پەنابەری کورد سیاسەت دەکات. هەروەها چەندین قسە و باسی سەبارەت بە گوشارەکان لەسەر کورد بە تایبەتی کوردی ئیزەدی ڕوو بە بەشداربووان پێشکەش کرد. کۆمەڵەی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران، کومیتەی پەیوەندیە نێونەتەوەیەکان 19 نوامبری 2014. دیداری هەیئەتی ڕێبەری کۆمەڵە لەگەڵ حیزبی دموکراتی کوردستان. ڕۆژی دووشەممە 24 نوامبر بەرامبەر لەگەڵ 3 سەرماوەست هەیئەتێکی کۆمەڵە بە سەرپەرستی هاوڕێ عەبدوڵڵا موحتەدی سکرتێری گشتی کۆمەڵەی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران سەردانی بارگەی ناوەندی حیزبی دموکراتی کوردستانیان کردو بە گەرمی لەلایەن بەڕێز خالید عەزیزی سکرتێری گشتی حیزبی دموکرات و هەیئەتی هاوڕێ پێشوازیان لێکرا. لەم دیدارەدا کۆمەڵێک پرسی گرنگ هاتە گۆڕێ کە لەلایەن هەردوو لاوە بە وردی تاوتێکرا. شایانی باسا کە لە بواری لێکدانەوەی دۆخی سیاسی ناوچەکە و ئێران و بەتایبەت کوردستان جێگەی کورد بەتایبەتی کوردستانی باشوور لە ئاز نێونەتەوەیی و ئەو دەرفەتانەی خوڵقاوە بۆ کورد ئاڵوگۆڕی بیرروڕاکرا و زۆر خاڵی هاوبەش لە باسەکاندا بوو کە دەتوانێت ببێتە بنەمایەکی باش بە مەبەستی هاوکاری و هاو ئاهەنگی زۆرتر و پێشچوونی پەیوەندیەکان لەو ئاراستەدایە. جێگەی ئاماژەیە کە هەردوو لایەن لەسەر ئەو باوەڕەبوون
کە حیزبەکانی ڕۆژهەڵات دەبێت هەوڵێکی زۆرتر بدەن بۆ هاوئاهەنگی بە مەبەستی گەشەپێدان بە بزوتنەوەی کوردستانی ڕۆژهەڵات لە هەموو بوارەکانی چالاکی سیاسی و مەدەنی و هەتەت لەو بارەوە ئەو باسانەی لەژێر چەمکەکانی ڕۆژهەڵات تەوەری و ڕۆژهەڵات میحوەری هاتنە گۆڕێ زۆر خاڵی هاوبەشی تێدا بوو کە بە باوەڕی هەردوولایەن دەتوانن ببنە بنەمایەک بۆ هاوکاری زۆرتر. لە هەمان کاتدا چەندین پێشنیارێکیش لەو ئاراستەیەدا هاتە گۆڕێ کە بڕیاردرا زۆرتر بیری لێ بکرێتەوە و هەڵوێستی لەسەر بگیرێ. دۆزینەوە بەکارهێنانی میکانیسم گەلێک لەوانە پێکهێنانی ناوەندێک بۆ کاری هاوبەشی هێزە سیاسیەکانی ڕۆژهەڵات، هەروەها قسەکرا لەسەر پێویستی چرترکردنی پەیوەندیەکان کە بتوانێت وەڵامدەرەوەی ئاڵوگۆڕی یەک لە دوای یەکەکانی ئەو سەردەمە بن و هاوکات بە دووەداچوون بکرێت بۆ ئەو پێشنیارانەی لەو کۆبوونەوەدا هاتنە گۆڕێ. لە کۆتایی دیدارەکەدا جارێکی دیکەش تەئکید کرایەوە لەسەر خاڵە هاوبەشەکان و پێویستی هەنگاو هەڵێنانەوە بۆ جێبەجێکردنیان. پاش تەواوبوونی دیدارەکە هەیئەتی میوان بە گەرموگوڕی لەلایەن هەیئەتی حیزبی دموکرات بەڕێکران. بە بۆنەی 25 نوامبر ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان سمینارێک لە ئۆردوگەی ناوەندی کۆمەڵە بەڕێوەچوو. ڕۆژی دووشەممە 3 سەرماوەز بەرابەر بە 24 نوامبر کاتژمێر 2 سمینارێک بە بۆنەی ڕێزگرتن لە 25 نوامبر ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان لە ئۆردوگەی ناوەندی کۆمەڵە لە 2 پەنێلی جیاوازدا بە بەشداری ئەندامانی کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵات و کادر و پێشمەرگەکانی کۆمەڵە لەلایەن کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵاتەوە بەڕێوەچوو. سەرەتای سمینارەکە ڕێباز کەریمی ئەندامی کۆمەڵە پێشکەشکاری ئەو سمینارەی بە ئەستۆ گرتبوو. کورتەیەک لە مێژووی چۆنێتی ناونانی 25 نوامبر وەکو ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی زبر و زەنگ دژی ژنان بۆ ئامادەبووان باس کردو. بەدوای ئەوەشدا سمینارەکە لە 2 بەش پێکات بوو. بەشی یەکەمی لە 2 پەنێلی جیاوازدا بە ناوەکانی توندوتیژی چارەسەرەکانی بە باسکاری خاتوو کەوسەر حەسەن و یاسای بنەڕەتی ئێران و میساقە نێونەتەوەیەکانی لە بواری مافی مرۆڤ بە باسکاری هاوڕێ ڕۆشنا جوانمەردی ئەندامی کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵات بەڕێوەچوو. خاتوو کەوسەر حەسەن لە سەرەتای پەنێلەکەیدا کورتەباسێکی لەسەر کاریگەریەکانی بیرۆکەی توندوتیژی لەسەر پرۆسەی هاوسەرگیری کردو. دواتریش لە قسەکانیدا گرنگی و بایەخی بە پەروەردەیی بنەماڵە سەبارەت بە لە ناوبردنی ئەو بیرۆکەیە کرد. ئەو باسکارە لە درێژەی پەنێلەکەیدا بە دوای ئاماژەکردن بە کاریگەریە مەترسیەکانی ئاین لەسەر توندوتیژی دژی ژنان و هەروەها پەیوەندی و کاریگەری مادە هۆشبەرەکان لەسەر ژیانی هاوبەش و بەستین سازکردنی ئەو دیاردەیە بۆ زبر و زەنگی بنەماڵە دژ بە ژنان بایەخیشی بە پەسەندکردنی هەندێک لە مادەکانی یاسای عێراقی و هەروەها مەترسی و بەدواهاتەکانی بەڕێوە نەچوونیان کردو. دواتریش لە کۆتایی پەنێلەکەیدا باسی لە وەزارەتی پەروەردە و بارهێنان و توانایەکانی لەسەر لە ناوبردنی بیرۆکەی توندوتیژی دژ بە ژنان کرد. لە یاسایە یەکەم شوێن خێزانە کە تۆ لێوەی لەدایکەبی لێوەی پەروەردە ئەبی، دوای خێزان ئەچیتە اینجا ئەچیتە دەرەوەی خێزان کە ئەویش حەزانە و ڕەوزەیە، دوای ئەچیتە قوتابخانە و دوای ئەچیتە کۆڵان و اینجا لە کۆمەڵگای ئەبی بە کەسێکی تر. ئەو کەسە لە ناو خێزانە چۆن پەروەردە ببێت هەر ئەوەی لێ دەرەچێت دڵنیا بن. ئەگەر بە سەقەتی پەروەردەی بکەن ئەو خێزانە خوانەخواستە کەسێکی سەقەتی ناو کۆمەڵگای لێ دەرەچێ و هەمیشە قسێکی کوردی خۆمانێ ئەڵێ لە دایک و باوکێکی تونوتیش هەمیشە مناڵێکی تونوتیژە بێت، چونکە لەو جەوایە پەروەردە ئەبێ هەمیشە سێری دایک و باوکێکە، ڕفتاری دایک و باوکی هەڵەگرێت کە ڕۆژانە تۆ سێری ئەو دایک و باوکانە کە خۆشبەختن کە ژیانێکی بەختەوەریان هەیە هەمیشە مناڵێکی بەختەوەری لێ دروستە بێ. جا بۆیە خێزان یەکەم شوێنە کە توندوتیژی لێ دروستە بێت. دوو ئاین ئەتوانم بڵێم ڕاستە ئێستا لە زۆر شوێن و لە منبەری مزگەوتەکانەوە باز لەوە ئەکرێ کە لە قورئانی پیرۆزە حەقێکی تەواو دراوە بە ژنان. نەخێر، کام حەق؟ ئەو حەقی کە ئەبێ پیا و چوار ژن بێنێ، حەقی شەرعی خۆیەتی. کام حەق؟ ئەو حەقی کە تا ئێستاش دوو ژن بە شایەتێک وەرەگیرێ بێ، دوو ژن بچێت لە مەحکەمە بە یەک شایەت وەرەگیرێ. کام حەق؟ ئەو حەقی کە ئێستاش ژن بە زەعیفە ناوزە دەکرێ و پێی ئەو ترێ زەعیفە و هیچی پێ ناکرێ و ناکرێ و نابێ و ئەی باشە ئەگەر ژن زەعیفەیە بۆ ئێستا ژنانی کۆبانی شان بەشانی پیاوان
سەیری کە ڕۆژانە پیاوان شەهید دەبن ژنان شەهید دەبن ڕۆژانە پیاوان برسین ژنانیش برسین ڕۆژانە یعنی ئەوەی بەسەر پیاوانیە لە کۆبانیا بەسەر ژنانیە ئێوەی بەڕێز چەندێک پیاوانتان لە خەباتە ئەوەندە ژنانتان لە خەباتە ئەی باشە ئەبێ زەعیفەی ئەم ژنە لەکوێ بەرجەستە بوو بێ لەکوێ دەرکەوت بێ کەواتە ئاینیش حەقی خۆی نایاوە بە ژنان هەمیشە ئەو کەم مافی کە ئێستا ژنان بەکەم سیرەکەن لە ئاینەوە هاتووە ئەگەر لە ئاینە ئەو حەقە بدرایە بە ژن بەبێ جیاوازی و بە یەکسانی سەیری ژن و پیاو بکرایە ئەمڕۆ ئەمەی لێ ناکەوتەوە من نامەوێت زیاتر بچمە ناو ئاینەوە چونکەوە ئیشی من نییە. شایانی باسا پەنێلی دووهەمی ئەو سمینارە کە بە باسکاری هاوڕێی ڕۆشنا جوانمەردی ئەندامی کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵات بەڕێوەبرا سەرەتا باسی لە ئەرکەکانی یاسا سەبارەت بە بەڕێوەچوونی یاساکانی دژ بە توندوتیژی ڕوو بە ژنانی تێدا کرا و دواتریش سەبارەت بە پێشێلکردنی مافی ژنان لەلایەن یاساکانی کۆماری ئیسلامیەوە بەهۆی ئاینی بوونی ئەو یاسایانە بۆ ئامادەبوانی ئەو سمینارە ڕوونکردنەوەیەک لەلایەن باسکاری پەنێلی دووهەمی ئەو سمینارە درا. ئەو ئەندامەی کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵات لە درێژەی قسەکانیدا بەدوای ئاماژە بە سنووردارکردن و بەرتەسکردنەوەی مافی ژنان بەهۆی بەڕێوەچوونی یاسای بنەڕەتی ئێران بەدەستی دەستگای دادوەری و هێزەکانی کۆماری ئیسلامی ئاماژەی بەڕادەی سەرکوتکردنی ژنان لەلایەن یاسا و ئاینەکانی کۆماری ئیسلامیەوە کرد و هەروەها بایەخی بە بنەماڵە لەسەر کەمترکردنەوەی گوشاری یاسای کۆماری ئیسلامی لەسەر ژنان کرد. ئەو باسکاری پەنێلی دووهەم لە درێژەی قسەکانیدا باسی لەسەر ڕوانینی یاسای کۆماری ئیسلامی ئێران لەسەر ژنان وەکو ڕەگەزی دووهەم کرد و وتی هاوکاری و پەیوەندی یاسا و ئاین لە ئێراندا سەبارەت بە چەوسانەوەی توندوتیژی دژ بە ژنان بەرچاو و کاریگەرە و هەروەها بەرزبوونەوەی ڕێژەی خوێندنی ژنان لە زانستگاکاندا تا ڕادەیەک توانیوێتی گوشاری کۆمەڵایەتی لەسەر ژنان کەم بکاتەوە. قانونی ئەساسی ئێران کە بەر ئەساسی ویلایەتە چی ئەگەڕێنێتەوە بۆ ویلایەت بۆچی باز لە ویلایەتەکە بۆ ئەوە هەموو دەسەڵات و قودرەت لە یەک شوێنە تەمەرکوز پیاکە لە حاڵێکە قدرت و دەسەڵات ئەبێ تەقسیم کرێ بەسەر خەڵکە و لەناو خەڵکە بێ ینی خەڵک قدرت با بەم دەسەڵاتە بەڵام بەداخەوە قانونی ئەساسی ئێران لە وەختێکە هاتە سەرکاروان نووسرا کە هەموو دەسەڵات لە یەک شوێنە کۆ بێتەوە و بۆ یەک نەفەرەوە یەک بۆ تاکە کەسە ینی ئەو مەرجعەکە ڕەهبەری ئەم قانونی ئەساسیەکە. قانونی ئەساسی ئێمە دوایەوە کە باز لەوەیەکە کە بەر ئەساسی ویلایەت و ئیمامەت و فقها دایئەنین وەختێک میشایەکەین وەختی تعریفەکە لە چەندانە ساختار قساکە یەکی لەو ساختارانە باس لە اقتصادەکە باس لە ژنانەکە و باس لە ئەرچشەکە وەختی باس لە ژنانەکە چ تعریفێکی لە ژنان بۆ دانا لە قانونی ئەساسیە ئێژێ ئێمە ژنان مافی ئینسانی خۆیان پێیان ئەم مافە ئینسانی تەنها بۆ کوێ بۆ دیە ینی بزوتنەوەی ژنان کە چەندین و چەند ساڵە کار لەسەرەوەکە کە جایگاه بۆ ژن تعریف نەکە لەم قانونی ئەساسی ئێرانە تەنها شتێکە بۆی تعریفکە جایگاهدانە بە ژن ینی پێژێ تۆ حەدی تۆ ئەو نییە ئەم جایگاه خەتیرەش کە بۆی دانا تەنها مەسئولیەتی خەتیری دایکیە کە تۆ لە کناری پیاوەکان تا ئەتوانی مەسئولیەتی دایکی خۆت بەجێبێری کە دوایش ئەچینە سەرەوەکە مەسئولیەتی دایکیشی چۆن پێ یەکێ لەو شتانەی کە تر باسی لەواکە باس لە اقتصادەکە اقتصاد لە هەموو وڵاتێکە هەدەفە بۆ ئەوە وڵاتە بچێتە بەرەوە بۆ هاوڵاتیەکان لە خۆشگوزارانیە بن بەڵام لێرەشە باس لەواکە ئێژێ اقتصادی ئێمە بۆ حرەکەتدان بۆ حکوومەتێکی ئیسلامیە لێرەشە باسێکە وەختێ لە حکوومەتی ئیسلامی کردێتەوە هەر دەسەڵاتە گەڕێتەوە بۆ لای ویلایەتی فەقیه یەکێش لەو شتانەی تر کە باسێکە ئەرتشی مەکتەبیە وەختێ باز لە ئەرتشی مەکتەبیەکە ئەرتشی مەکتەبی بە معنای چی شتێک لە هیچ قانونی ئەساسی دنیا شتێکی وانیە شتێکی نائلمی شتێکی نامەفهوم ئەرتش کە ئەبێ لە گەڵ پارێزگەری خەڵک بێ یا ئەو وڵاتە بێ بەجای ئەرتش سپاهی پاسدارانیشی پێ ئیزافاکە و بۆی دانیێژێ ئەرتشێکی مەکتەبی کە لە ڕێی حکوومەتی ئیسلامیە بێ ینی جارێکی تر دەسەڵاتە گەڕێنێتەوە بۆ ویلایەت دەسەڵات ناگەڕێنێتەوە یا تەقسیمی دەسەڵات ناکات لەگەڵ شەهروەندانیە ئەمانە هەمووی ئەو مقدمانەیە کە لە ئەوڵۆ لەسەر قانونی ئەساسی ئێران دێ من لێرە فقط باس لە چەند خاڵێکەکەم جارێ خاڵەکان کە یا ئەو مادانە کە لەسەر ژنان توندوتیژن یا حەقی ژنان زایاکەن زۆرن لە ناو قانونی ئەساسی ئێرانان بەڵام من چەند شت ئاماژە بە چەند شتی سەرەکیەکەم کە چۆن لە ئێرانە ژنان لەژێر قانونی ئەساسی جمهوری ئیسلامیە چەندە بێمافن یەکێ لەو قانونانە کە باسی لێکا و خۆی ژێ بە ناوی قانونی 487 ئەساسی لە مادا تەسویب کراکە ژن تا ئەو سەردەمەی کە حتا سنیشی بە 40 ساڵگی بکەێ
یا قانونێکە بە ناوی ویلایەتی قەهری یعنی ئەم قانونە لە شەرع ئۆگیرە یارە تەواوی قوانینی جمهوری ئیسلامی لە شەرع ئۆگیرەوە باس لە شەرعیەکە ژێ تا سنی 40 ساڵگی ئەو کچە ئەگەر باکرێ بێ ناتوانێت بێ ئیجازەی ئەژدادی پێدەری باوک مامە برا ئەمانە ناتوانێت شوکە یا ئینکە حەقی شوکردنی نییە دوایش ئەگەڕێتەوە بۆ ئەوە کە چەندە ئەم مادە بنسبەت قانونی ژنانۆ ینی توندوتیژە تۆ ئینسانی نەتوانێت خۆی لە ژنیانی خۆیان سەرنوشتی خۆی تەعینکە فقط دەتوانێت بە ئیجازەی دایک و باوکی لێرە هیچ حەقی بە دایک نەدا کە ئایا دایک ئەتوانێت تەزمین کنەندە بێت دایک ئەتوانێت بە جای باوک لویا ڕێی با کە ئەو کچەی ینی ئیجازەی ئیزدواجی پێ با یا دادگاکانە یەکێتر لەو قانونی ئەساسیانە کە ژنان زۆر بێبەشیەکەن جامت مشاکن ژنانی ئێران لە کێکۆ بەرنگایەکی تەبعیزی جنسیەتی سێریانەکەن یان چۆن تمیشایانەکەن بۆچی ئەم ژنە لە سەرەتاوە کە لەژێر ئەم قانونایە چۆن بە تەبعیزێکی جنسیەتی قایل بن ژنان کە لە ئێرانان تقریبا چون قانونی ئەساسی بە هینی هجری شەمسی نووسرا ژن ینی کچێک لە ئێرانە لە تەمەنی 8 ساڵ و نیوە کە هینی قەمەریە ئەم کچە بە سنی بلوغەکەی لە نەزەر شەرعۆ مادام کە لە نەزەر شەرعۆ بە سنی بلوغەکەی پس ئەتوانێت مجازاتیشی لەسەر بێەوە قانون ئەیخاتە بەر ئەوەی کە وەکو کەسێکی گەورە تەعامڵی لێیەکە ئەمە سنی بلوغەکە بۆ کچانی دانا لەم سنە ئەگەر هەر کچێ یا شتێکە تەخەلوفێک یا هەرچی بکە وەکو ئینسانێکی گەورە هەڵسوکەوتی لێکەن دیارە تەمەنی بلوغ لە کوڕەکانە 15 ساڵە 6 ساڵ زووتر کچەکانە خەنە بەر مەسئولیەتی جەزایی ئەمە خۆ یەکێ لەو قانونانەی ساڵانێکی زۆرە بزوتنەوەکانی ژنایە فعالانی ژنان خەریکن کارەکەن لەسەری کە لە هەموو دنیا سنی قانونی 18 ساڵە بەڵام بەپێی شەرعی قانون و ئەساسی ئێران کچ لە 9 ساڵگی و کوڕش لە 15 ساڵی ئەوەیە کە زۆر جار مەجامعی بینەلملەلی لەگەڵ ئێرانە ئەو تووشی ئەو کێشا بن ئێژن کە تۆ مناڵ ئێعدامەکەی ئەو ێژە بە قانونی من خۆی من مناڵ ئێعدام ناکەم و دیارە ئەو بە شەرعی خۆی قساکە لێرە قانون بە کۆمەکی شەرع دەسان بەدەستێک ئەو بۆ خۆیان بن بە قاتڵی شاربەندانی ئەو وڵاتە جێگەی باسە بەشی دووهەمی ئەو سمینارە بە پرسیار و تێبینی بەشداربووان هەروەها وەڵامدانەوەی ئەو پرسیارانە لەلایەن باسکارانی سمینارەکەوە کۆتایی پێهات. راپۆرتی چەند چالاکی هاوڕێیانی کۆمەڵە لە وڵاتی نۆروێژ ڕۆژی هەینی ڕێکەوتی 22/11/2014 لە شارۆچکەی شەسمو لە وڵاتی نۆروێژ بە مەبەستی کۆکردنەوەی یارمەتی بۆ ئاوارەکانی دەستی داعش کە لە کوردستانی باشوور نیشتەجێن کونسرتێک لەلایەن ڕێکخراوەکانی خێرخوازی بەڕێوەچوو کونسرتەکە بە سرودی نەتەوەی ئەیڕەقیب دەستی پێکرد دواتر کۆمەڵێک هونەرمەندی خۆبەخش لە کوردستانی ڕۆژهەڵات کوردستانی باشوور و هەروەها کۆمەڵێک هونەرمەندی بیانی لە وڵاتانی پاکستان نۆروێژ و کۆمەڵێک هونەرمەندی عەرەب زمان بەشداری ڕۆڕەسمەکە بوون و بە پێشکەشکردنی تابلۆ هونەریەکانی خۆیان پشتیوانیان لە بزوتنەوەی ڕەوایگەلی کورد و هەروەها یارمەتی خۆیان بۆ ئاوارەکانی نیشتەجێ لە کوردستانی باشوور پێشکەش کرد بۆ ئەم ڕێوڕەسمە هاوڕێیانی کۆمەڵە بە شێوەیەکی بەرین و بە پێشکەشکردنی یارمەتی بە شێوازی جۆراوجۆر بەشداری ئەو ڕێوڕەسمە ڕاگەیاندنی ڕێکخراوی کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵات بە بۆنەی 25 نوامبر ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان توندوتیژی دژی ژنان یەکێکە لە دیاردە بەرچاو و بەردەوامەکان لە جیهاندا توندوتیژی دژی ژنان لە ئێستادا بەهۆی ئەو ڕووداوانەی کە لە ناوچەکەدا هاتوۆتە ئاراوە بە شێوەیەکی بەربڵاو پەرەی سندووە توندوتیژی دژی ژنان مەترسێکی گەورەیە و هەڕەشە لە هەموو کۆمەڵگاکان دەکات لە ڕاستیدا هەڵسوکەوتی توند و هەڕەشە ئامێز چ لە ئاستی کەسی و چ لە گشتیدا کە لەسەر بنەمای ڕەگەزی ڕووبدات ببێتە هۆی ئەشکەنجە و ئازاری ڕەگەزی و ڕۆحی یان فیزیکی و بەرتەسکردنەوەی ئازادی ژنان بە توندوتیژی دژبە ژنان ناوزەت دەکرێت لە 7 دیسەمبری 1999 کۆبوونەوەی گشتی ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان بە دەرکردنی بڕیارنامەیەک 25 نوامبر بەرامبەر بە 4 سەرماوەز وەک ڕۆژی جیهانی سڕینەوەی توندوتیژی لە دژی ژنان ڕاگەیاندووە و بەم جۆرە هەر ساڵە ژنان و یەکسانی خوازان و هەروەها داکۆکیکارانی مافی مرۆڤ بە تایبەت ڕێکخراوەکانی ژنان هەموو ساڵێک لەو ڕۆژەدا دژ بە هەموو جۆرەکانی توندوتیژی کە لەلایەن کۆمەلگای دژەژن لە شوێنی کار کۆمەلگا و بنەماڵەدا بەسەریاندا دەسەپێت بە ڕێخستنی خۆپیشاندان و
ئاکسیۆن و کۆبوونەوە و دەرکردنی بەیاننامە محکومی دەکەن. گەر ئاوڕێک بدەینەوە لە ڕابردوو واتە بۆ ساڵی 1960 بۆ وڵاتی دۆمینیکەن بنەماڵەی میرابێل و ئەو سێخوشکە واتە پاتریا، ماریا تراز و مینڕوا دێتەوە بیرمان کە لەژێر ئەشکەنجە و ئازار لەلایەن دەسەڵاتی پاوەندخوازی ئەو کات گیانیان لەدەستا. ئەشکەنجە و ئازاری ئەوان لەلایەن دەسەڵاتدارانەوە بە تاوانی چالاکی سیاسی دژی حکوومەتی ترۆخیلۆ بوو کە دژ بە حکوومەتی دیکتاتۆریانەی ناوبراو لە ئارادا بوو. بەڵام دوای ماوەیەکی کورد واتە ساڵێک کە حکوومەتی ترۆخیلۆ ڕووخا هەر سێ خوشک بە پەپولەکان ناسران و ناوبانگیان دەرکرد. ئەوان بوونە هێمای خۆراگری و بەرخۆدان لە دژی دەسەڵاتی دیکتاتۆری. ئەوە بوو بۆ یەکەم جار لە ساڵی 1970 لەلایەن فیمینیستەکانی ئەمریکا ئەو ڕۆژە وەکو ڕۆژی خەبات دژی توندوتیژی یان نەهێشتنی توندوتیژی دەستنیشان کرا. پاشان لە ساڵی 1992 لە ڕێکەوتی 7 دیسەمبر لەلایەن ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان وەکو ڕۆژی جیهانی لە دژی توندوتیژی ڕاگەیەندرا. ژنان و کچانی نەتەوە جیاکانی ناوچەکە بەهۆی گروپە ئیسلامیە تونڕەوەکان کە لە ئێستادا پەلیان هاویشتووەتە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە دڕاندانەترین شێوە دەبنە قوربانی بیرە بەرتەسکەکانی ئیسلامی تونڕەوە. لێرەدا دەتوانین ئاماژە بە هەزاران ژن و کچی ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەکو سووریە و عێراق بکەین کە لەلایەن گروپی ترۆریستی داعش کە لەسەر بیرۆکەیەکی ئیسلامی داخرا و پێکاتوو بکەین. ژنان و کچانی مووسڵ و شنگاڵ و ناوچەکانی دیکەی عێراق لەلایەن ئەو گروپە توند ئاژاوە بە خراپەترین شێوە توندوتیژیان لە چەندین بوارەوە لە دژیان کراوە. بەسەدان کچی ئیزەدی و مەسیحی لەلایەن گروپی ترۆریستی داعشەوە کوژدران و بەسەدانی دیکەش ڕفێندران و ئێستاش لەژێر ئەشکەنجەی ڕۆحی و دەرونی و جەستەیی ئەو گروپە توندڕەوانەدا ژیانی دژوار بەسەر دەبن. سەرەڕای هەوڵە نێونەتەوەیەکان و ڕێکخراوە و لایەنەکان بۆ ئازادکردنی ئەو کچ و ژنانەی کە لەژێر دەستی داعشدان هێشتا لەژێر چەتری ڕەشی ئەو گروپە ترۆریستیەدا ماون. لەلایەکی دیکەوە و لەگەڵ درێژەی توندوتیژیە نێونەتەوەیەکان بۆ سەر ژنانی کوردی ڕۆژهەڵات بە تایبەتی و ژنانی ئێرانی بەگشتی ساڵەیانی ساڵە لەژێر گوشاری بیرۆکەی داعشدان و توندوتیژی بەدژیان دەکرێت. واتە سیاسەتی چەوت و داخراوی ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران لەگەڵ بیرۆکەی گروپی ترۆریستی داعش هیچ جیاوازێکی ئەو توی نییە. ئەوە لە حاڵێکدایە کە کۆماری ئیسلامی ئێران سوکایەتی و بێحورمەتی بە ژنان و هەڵاواردنی جنسیەتی هەرڕۆژەی دژی ژنان بۆتە پێناسە و بەشێکی جیانەکراو لە ناوەڕۆکی ڕژیمی مەلاکان و ئەو حکوومەتە بەپێی یاسای دوور لە شارستانێتی سەردەم ژن وەکو ئامرازێک بۆ ئاسانکردنەوەی ژیان بۆ پیاوان ڕەچاو دەکات و لە هەموو ڕەهندەکانی ژیانی مرۆڤی ئەو ژنەکە دەبێت پاشکۆی پیاو بێت و سەرڕای هەموو دژواریەکانی ژیانی ئەمڕۆ بۆ خۆی لە زۆرێک لە مافەکانی یەکسان لەگەڵ پیاو بێبەش بێت. یاساکانی کۆماری ئیسلامی لە ماڕ بنەماڵە هەموو دەرگایەک بۆ ژناندا دەخات و ژن ناچار دەکات بۆ ئەوەی کە بەوتەی خودی کاربەدەستانی ناوەندی بنەماڵە و ژیانی هاوسەریان نەشێوێت و تێک نەچێت. هەموو جۆرە ستەم و نادات پەروەرانەیەک قبول و بە تەواوەتی هەموو دەسەڵاتی خۆی ڕادستی پیاو بکات تا وەکو کۆمەلگا وەکو ژنێکی چاک و خاوێن و داوێن پاک سەیری بکات. واتە لە ڕوانگەی پیاوانی ئاینی ژنێک کە خۆی خاوەن ماف و کەرامەت بزانێت بۆ دەستەبەرکردنی ئەو مافانە تێبکۆشێت و هەوڵ بدات ژیانێکی باش بۆ خۆی و نەوەی داهاتوو ژنان دابین بکات. ئەوە ژنێکی داوێن پاک نییە و بێگومان جێگای جەهەنەم دەبێت و بەس. بۆیە لەسەر بنەمای ئەو ئەقڵیەتە ئەوە 36 ساڵە ژنی ئێرانی و یەک لەوانە ژنی کوردی ڕۆژهەڵات لەگەڵ کۆنەرپەرستانەترین شێوەی هەڵاواردنی ڕەگەزی لە جیهانی سەردەم دەستەویەخەیە و بۆ نەمانی ئەو بارودۆخە ناچار بووە بەسەدان قوربانی پێشکەشی بزوتنەوەی یەکسانی خوازی ژنان بکات. لەم نێوانەدا ژنانی کورد لەگەڵ هەڵاواردنێکی چەند لایەنە و چەند ڕەهەندی و زیاتر لە ژنانی نەتەوەی سەردەست بەرەو ڕووبوونەتەوە. ژنی کورد سەرەڕای ژنبوونی کە لە ڕوانگەی پیاوانی ئاینی وەک ڕەگەزی دووهەم پێناسە دەکرێت لە ڕوانگەی کوردبوونیشی وەک شارومەندی پلەیسی ڕەچاو کراوە. بۆیە دەبووە و دەبێت زۆرتر لە ژنانی دیکەی ئێران بۆ مسۆگەربوونی خواستەکانی هەوڵ بدات و قوربانی زۆرتریش بدات کە دەیان شەهیدی ژنی کورد لە جەرگەی خەباتی گەلەکەمان لە ڕۆژهەڵاتی کوردستان بەڵگەی حاشا هەڵنەگری ئەو ڕاستیەیە. ژنی کورد لە ماوەی 3 دەی ڕابردوو هەوڵی داوە چ لە ناوخۆی وڵات و چ لە دەرەوەدا بەڕێخستن و دامەزراندنی دەیان ڕێکخراوەی چالاک لە بواری مافی ژنان و بە زیندوو هێشتنەوەی هەستی یەکسانی خوازی و بیرۆکەی ژنی ئازاد. ئەو مۆڵەتە
بە کۆماری ئیسلامی نەدات کە هەموو سیاسەتە دژە مرۆڤیەکەی خۆی بەسەر کۆمەڵگای کوردەواری بسەپێنێت و لەوە زیاتر ژنی کورد بۆ سەدان ساڵ لەمەوە پێش بگەڕێنێتەوە. کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵاتیش وەک یەکێک لەو ڕێکخراوە چالاکانەی بواری ژنان هەوڵی داوە تا بۆی دەکرێت بە ڕوونبردنەوەی سەر ئاستی زانستی و زانیاری ژنانی کوردی ڕۆژهەڵات ئەو توێژە لەگەڵ ماف و کەسایەتی ڕاستەقینەی خۆیان ئاشنا بکات و دەرفەت و بەستێنیان بۆ بخولقێنێت تا لە ڕوانگەیەکی نوێ سەیری جێگە و پێگەی خۆیان بکەن. بە هەر شێوە کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵات بەپێی ئەرکی مێژووی خۆی لە بەرامبەر ژنانی زوڵم لێکراوی گەلەکەمان قەت لە بەرامبەر هیچ چەشنە توندوتیژیەکی ڕەگەزی بێدەنگ نابێت و لە هەر کات و شوێنێک کە ئەو دیاردەقیزەونە ببینێت بە هەموو شێوەکان هەوڵ دەدات بەهانەی قوربانیان بڕوات و لانی کەم هەنگاوێکی ئەرێنی بۆ باشتربوونی بارودۆخی ژنانی بێتاوانی ڕۆژهەڵاتی کوردستان بەهاوێژێت. ئێمە وەکو کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵات هەر جۆرە توندوتیژیەک دژی ژنان و بە هەر بیانویەک مەحکوم دەکەین و هیوادارین لە داهاتوویەکی زۆر نزیک هەموو ژنانی جیهان و بەتایبەت ژنی کورد بە ئاوات و ئامانجەکان و خواستەکانی بگات و سێبەری ڕەشی دەسەڵاتی دژەژنی ئاینی لەسەر خاک و خەڵک نەمێنێت. کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵات 25 نوامبری 2014 زاینی. بەشداری تەشکیلاتی کۆمەڵە لە سمیناری تایبەت بە 25 نوامبر لە وڵاتی نۆروێژ ڕۆژی شەممە ڕێکەوتی 22/11 2014 بۆنەی نزیکبوونەوە لە 25 نوامبر ڕۆژی بەرەنگاربوونەوە لەگەڵ توندوتیژی دژی ژنان لەلایەن ڕێکخراوەیەکی نۆروێژی بە ناوی RKR سمینارێکی بەرین بەڕێوەچوو. لەم سمینارەدا کۆمەڵێک باس لەسەر توندوتیژی لەسەر منداڵان و ژنان پێشکەش بە ئامادەبووان کرا. هونەرمەند تاراجاف و شەهین تاڵەبانی بە هونەرە جوانەکانیان بەشێک لەو سمینارەیان ڕازاندەوە. هەروەها ژنە هونەرمەندی کورد بە ناوی تەلار هێرانی شانۆیەکی لەسەر توندوتیژی لەسەر ژنان پێشکەش کرد کە پێشوازیەکی گەرم و گوڕی لێکرا. شانی باسە لەلایەن RKR و بە فەرمی تەشکیلاتی کۆمەڵە لە نۆروێژ بۆ بەشداری لەو سمینارەدا بانگهێش کرابوو کە ژمارەیەکی زۆر لە هاوڕێیانی کۆمەڵە بەشداری سمینارەکەیان کرد. سمینار کاتژمێر 12 نیوەڕۆ و بە کاتی ئۆسلۆ دەستی پێکرد و کاتژمێر 18 بە کاتی ئۆسلۆ کۆتایی پێهات. بەشداری کومیتەی ئۆستفلۆتی کۆمەڵە لە سمیناری تایبەت بە بارودۆخی کوردستانی ڕۆژاوە ڕۆژی یەکشەممە ڕێکەوتی 23/11 2014 لە پارێزگای ئۆستفلۆت لەلایەن حیزبی دموکراتی کوردستان و ئەنجومەنی نیشتمانی کوردستانی سووریە سمینارێک لەسەر بارودۆخی کوردستانی ڕۆژئاوا و پرسی کورد لەو ناوچەیە و هەروەها لەسەر پرسی بزوتنەوەی کورد لە ڕۆژهەڵات سمینارێک بەڕێوەچوو. بۆ ئەو سمینارە بە فەرمی کومیتەی کۆمەڵە لە ئۆستۆفلۆت بانگهێش کرابوون. لەلایەن کومیتەی ئۆستۆفلۆت هەیئەتێک بە سەرپەرستی هاوڕێ فەرهاد مێنبەری بەرپرسی کومیتەی کۆمەڵە لە ئۆستۆفلۆت بەشداری ئەو سمینارەیان کرد. کۆمەڵەی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران. سمینارێک بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی لەسەر ژنان ڕۆژی سێشەممە ڕێکەوتی 25/11 2014 زاینی بە هەوڵ و کۆششی چەند ڕێکخراوەی کوردی و نۆروێژی کە بریتی بوون لە ڕێکخراوەی مافی ژنی کورد کۆمەڵەی کولتوری کوردی ئۆستۆفلۆت ناوەندی خۆبەخشی فریدریکستاد ڕێکخراوی ئانیا لە شاری سارسبۆرگ لە وڵاتی نۆروێژ ڕێوڕسمێک بۆ بەرەنگاربوونەوە لە دژی توندوتیژی لەسەر ژنان بەڕێوەچوو. ڕێوڕسمەکە کاتژمێر 10 سەر لە بەیانی دەستی پێکردو تا کاتژمێر 14:03 خولەکی دوانیوەڕۆ درێژەی پێدرا. لەم سمینارەدا کۆمەڵێک بابەتی بەپێز لەسەر دۆخی ژنان و توندوتیژی لەسەر ژنان و ئاسەواری توندوتیژی لە وڵاتانی جۆراوجۆر و لەوانە ئێران و کوردستان باسکرا. هەروەها شایانی باسە چەندین بەرنامەی کولتوریش پێشکەشکرا. گروپێکی کوردی بە پێشکەشکردنی تابلۆیەک لە هەڵپەرکەی کوردی و هەروەها گروپێکی ئەفریقایی شانۆیەکی کولتوری ئەفریقایان پێشکەش کرد و سمینارەکەیان ڕازاوەتر کرد. بۆ ئەم سمینارە کۆمەڵێکی بەرچاو لە هاوڕێیانی کۆمەڵە لە ناوچەی ئۆستۆفلۆت بەسەرپەرشتی هاوڕێ فەرهاد مێنبەری بەرپرسی کومیتەی کۆمەڵە لە ئۆستۆفلۆت بەشداریان لەو ڕێوڕسمەدا کرد. کۆمەڵەی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران نۆروێژ.
ماڵاوەی برای ئەندامێکی کۆمەڵە لە شاری بۆکان لە ڕێکەوتی 24/11/2014 زاینی کاک محەممەد جەلالی برای گەورەی کاک مستەفا جەلالی ئەندامی لە مێژینەی کۆمەڵە لە تەمەنی 59 ساڵیدا لە شاری بۆکان ماڵاوایی لە ژیان کرد. هەر بۆ بۆنەوە کومیتەی کۆمەڵی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران لە شاری یوتۆبۆری بە ناوی سەرجەم ئەندامانی ئەو کومیتەیە پڕبەدڵ پرسە و سەرخۆشی خۆی ئاراستەی هاوڕێی بەڕێزمان کاک مستەفا جەلالی و سەرجەم بنەماڵە و کە سوکاری و بەڕێزیان دەکات و خۆیان بە شەریکی خەموو ناڕەحەتیان دەزانێ. ئێمەش وەک ستافی بەرنامەی پێکی کۆمەڵە پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی هاوڕێی بەڕێزمان کاک مستەفا جەلالی و سەرجەم بنەماڵە و کە سوکاری دەکەین و خۆمان بە شەریکی خەمیان دەزانین. هەڵسوڕایەکی کۆمەڵە لە مەریوان ماڵاوایی لە ژیان کرد. بەداخ و پەژارەیەکی زۆرەوە ڕۆژی چوارشەممە ڕێکەوتی 26/11/2014 زاینی کاک عەلی ئەمیری خەڵکی ئاوایی لەنجاوە و دانیشتووی شاری مەریوان ئەندامی کۆمەڵە بەهۆی وەستانی دڵ گیانی لەدەستا. بەم بۆنەوە ئێمە وەک ستافی بەرنامەی پێکی کۆمەڵە پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵەی ئازیزیان دەکەین و خۆمان بە شەریکی خەمیان دەزانین.